چاوەگەشەکانیان و ئەو ڕاکەڕاکەی لە نێو ڕێڕەوەکانی ئەم مۆڵەدا دەیکەن باز لە چیرۆکێکی جیاواز دەکات. لێرە لە سلێمانی منداڵانی بێباک خۆیان ڕەنگی جەژنیان هەڵدەبژێرن. دەستگای بەخشین زیاتر لە 10 ساڵە ئەم مۆدێلە لە هێنانی دڵخۆشی بۆ ئەوان پەیڕەو دەکات. بێباوکان وەک هەر منداڵێکی تر بەویستی خۆیان و بە دڵخۆشی و پێکەنینەوە جلەکانیان بۆ جەژن هەڵدەبژێرن و تاقی دەکەنەوە. ئەگەر ئەوان نەبنیوەش مناڵمان بۆ بەخێو ناکرێەوە پشتپەنایە من و یان یارمەتیەوان یەن و دەستی ئەمەگرن ژنان نەمەعاشیان هەیە باوکیان و نەیچ بەخوا هەچی ئەم خێرخوازانە نەبێ ئاو پشتپەنامان نەگرن دەستمانەگرن بەخوا هیچ شتێکی تر نیە و خی گەورە پاداشتیان و خێرا بنووسێ یاخوا خێرخوازانە نەبێ دەستمانەگرن و یارمەتیانیان تۆزە موچێ شتێکی مناڵەکە هەبێنە بەخوا هیچ مەعاشتوان هیچ نەبووە. زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەی هەم خۆی هەم کارمەدا هەم خێرخوازان چەندانە ساڵە بێت ئەو مناڵانەمان جلی نوێیان بۆکەن مەعاشیان بۆ بڕێنێتەوە سوپاسیانەکەین پێزان خوا هەمووتان هەر سەرکەوتوو بن بەخوای گەورە پاداشتان باتوانانی ئەوەی خێرخواز والله زۆر دڵخۆشن و دوعای خێردان بۆکەن بەخوا زۆر ئەشکێنەوە لە ناو ساکێنش بەخوا کە بازە شتێکە بێهاریان ئەشکێنەوە وەکو مناڵی ئەوە نییە کە باوکیان هەبێت ئێستش بەس ئیتر لەخوای گەورە بەزاوێت لە دەستگای بەخشین و ئێوە بەزار بێت هەر باشن پێیان و دیار نییە زۆر سپاس بۆخوا نەبەخوا ئێمە هیچمان نییە مەعاششتیشمان نییە ئێمە هەر ئەمە نەبێت و هیچی نەیکەمان نییە هەر پیاوەکەشم معاش خۆڕشت نەبووە من. لە پشت ئەم دیمانە جوانانەوە ڕاستیەکی تاڵ هەیە. زیاتر لە 400 منداڵی تر فۆرمیان پڕ کردوێتەوە و چاویان لە شوشەی مۆڵەکانە بەڵام بەهۆی نەبوونی کەفالەتەوە هێشتا نەیانتوانیەوە بێنە نێو ئەم ئاهەنگی کڕینە کە سوکاریان دەستکورتن و تەنیا هیوایەک شک دەبن دەستی میهرەبانی خێرخوازانە تا ئەم جەژنە بۆ ئەوانیش نەبێتە مای دڵشکاوی. زۆر ژمارەکە زۆر زەختمان زۆر لەسەرە ئێمە ڕێکخراوێکی ناسراوین لە کوردستانە هەچ کەسێک کێشەیەکی هەبێ مناڵێک باوکی وفاتەکە دل لە ئێمە ناوەنووسێ ئێمە فۆرمی بەپڕەکەینەوە چاڕوانین خێرخواز بێت بە دەمانەوە کافی کەفالەتی ئەو مناڵە بکەن زۆر مناڵێکی زۆر ژمارەیان نووسراوە لای ئێمە فۆرمیان هەیە کە ئێمەش هاوکاری کۆمەڵە مناڵەکەی ناتوانین هاوکاری ماڵەکەی تکەین بۆ ئێمە بەڕاستی زۆر ناخۆشە زۆر ناڕەحەتە بۆ ئەو ماڵەش زۆر کێشەیەکی گەورەیە زۆر جار دراوسەکان بۆی کراوە ئەم بۆی نەکراوە لەبەر ئەوەی خێرخواز کەم هاتوو بەدەمانەوە گە بتوانین خێرخوازان بێن بەدەمانەوە ژمارەکە بۆ هەمیان هاوکاریە بکەین بەڕاستی خێرێکی زۆر گەورەی لای خوای گەورە و لە ناو کۆمەڵگەش کۆمەڵێک چینی هەژار دڵخۆشەکەن بە هاوکاریەکان زۆر سپاسیانەکەین بێن بەدەمانەوە. لێرەدا تەنیا باسی قماش و بەرگ نییە بەڵکو باسی شکۆ و خەندەیەکە کە تەنیا بە هاوکاری خێرخوازان دەگەڕێتەوە بۆ ئەوەی نەهێڵن ئەو 400 منداڵە لە پشتی دەرگای مۆڵەکان و چاوڕوانیدا بمێننەوە. جەژنیش کاتێک جوانە کە هیچ منداڵێکی بێباوک تیایدا بێبەش نەبێت بۆیە پێویستە خێرخوازان بەدەم ئەم بانکەوازەوە بێن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.